ساڵی داهاتوو یەکێک لە ڕووداوە گرنگە هونەریەکان لە عێراق لە شاری سلێمانی ڕوودەدات یاخود بەڕێوە دەچێت کە ئەویش فستیڤالی شانۆ عێراقیە کە لە کۆتایی مانگی شوباتی ساڵی داهاتوو بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبرێتی گشتی ڕۆشنبیری و هونەر لە شاری سلێمانی ڕوودات قسەباتی زیاتر لەسەر ئەم پرسە گرنگە ئەەکەم لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە زۆر بەڕێز دکتۆر محسین ئەدی بەڕێوەبەری ڕۆشنبیری و هونەر لە شاری سلێمانیم لەگەڵا کاک محسین ئەم کاتت باش سڵاوت لێبێ سپاس بۆ تۆ ئەم بابەتە گرنگە چۆن قسە و باسی لەسەر کرا و ئەمە دەبێتە چەندەمین فستیڤاڵ کە لە شاری سلێمانی ڕوودات لە ڕاستیە ئەم فستیڤاڵە یەکێکە لە هەرە فستیڤاڵە گرنگەکانی بۆ شانۆ لە عێراقا ئەمەش شەمین خوریەتی خۆشبەختانە بە هەوڵ و جهودی هەموو لایەک و هەرمەندان و شانەسەران و خۆکانی دڵسۆزی سلەیمانی و هونەردۆستان ئەم فستیڤاڵە هێنرێتە سلەیمانی و لە مانگی دووە و پێوە ئاماژەتان پێکرد ئەنجامە درێت لە 22 دووەوە بۆ 28 دوو 6 ڕۆژە خایانێ چەند کاری شانۆیی تایە؟ چەند کاری شانۆی تیان نمایشەکرێت؟ تایە بە بڵین 6 ڕۆژە ڕۆژی یەکەم بە بڵین حەفلەی ئیفتتاحە و ڕۆژی ئەخیری شفتامیە کۆتاییە و 4 ڕۆژی ناوەڕاستە 12 عەرزی شانۆیی عەرزەکرێت لە هۆڵەکانی سلەیمانی لە هەوڵی ڕۆشنبیری لە تەلایی هونەر لە کۆمەڵی هونەرە جوانەکان زۆر باش ئەم 12 شانۆیە لە هەموو عێراقەوە دێنە سلەیمانی و لێرە عەرزەکرێت زۆر باشە بێگومان وەک ئەزانین زۆرێک لە فستیڤاڵە گرنگەکان کە ڕوئەدەن و ئامادەکاری بۆ ئەکرێت هەوڵ ئەدرێت کە لە ژێر تایتڵێک یاخود لە ژێر ناونیشانێک یاخود لە ژێر دروشمێکا بێت دروشمی ئەم ساڵی ئەم فستیڤاڵە یان ئەم چالاکیە گرنگە تا ئێستا دیاری کراوە کە لە ژێر چ ناونیشانێک بێت خۆی لە ڕاستیە ینی جارێ زووە ئەوە بکەین بەڵام من تەسەورەکەم ینی لای ئەو برادرانەکە لە بەغاوە ینی ئەوان باڵێن شەریکی ڕاستەقینەی ئێمە و بودجەکە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری بەغاوە دابین کراوە تەرتیب بکرێت بەڵام بێگومان هەمیشە ینی شانۆ لەگەڵ ژیانە پەیوەندیەکی زۆر بەهێزیان هەیە بوونی شانۆیەکی باش یعنی بوونی ژیانێکی باش و ئەکتیڤ چکە شانۆ پەیوەندیەکی زۆر زیندوی لەگەڵ جەماوەرە هەیە جیاواز لە هەموو هونەرەکانی تر زۆر باشە کارەکان ئاماژەت پێکرد کە چەند کار نمایش دەکرێت لە ماوەی ئەو 6 ڕۆژەیە بەڵام با بڵێن کارەکان بە یەکسانیە چەند کاری کوردیە و چەند کاری با بڵێن بە زمانەکانی تر یاخود بە زمانی عەرەبی یاخود کاری دەرهێنەری شارەکانی تری عێراقا بەڵێ خۆی لە ڕاستیا جەناب سەزانی ینی ئێمە 19 محافەزەمان هەیە بە پارێزگای هەڵەبجەوە لە کاتێکا 12 شانۆگەری عەرز بکرێت بۆیە لە ڕاستیا هەموو محافەزەکان شانۆگەریان ناتوانن هانی بەسەر خاوەنی عەرزێکی شانۆیی لەناو فستیڤاڵەکەی ئێمەیە بەڵام سلەیمانی لەبەرەوەی کە میوانداری فستیڤاڵەکەکە پێشوەختە بە بڵێن شانۆیەکی هەیە و تێ عەرز بکرێت و بەغاش لەبەرەوەی کە عاسیمەیە ئەوانیش بە هەمان شێوە شانۆیەکیان هەیە و لەناو فستیڤاڵە عەرز بکرێت بەڵام دە شانۆگەریەکەی تر لە ڕێگای لیژنەی هەڵسەنگمونە مشاهدە و هەڵسەنگاندنەوە یەکلایە بێتەوەی تر ئەکرێ بۆ نمونە لە هەرێمی کوردستانە تێ عەرزە بێت لە بەغایە دوان هەبێت لە موسڵ یەکێکە بێت لە بەستۆدان دوان هەبێت بۆ نمونە ڕەبتی بە کوالیتی و ئاستبەرزی شانۆکانەوە هەیە زۆر باشە ئاماژەت بۆ کرد کە لە شاری سلێمانی کارێک ئامادەیە و لە شاری بەغداد کارێک ئامادەیە کاتە ئەم کارانە بۆ یەکەم جار نییە کە نمایشەکرێن نەک کارێک ئامادەیە بڵێن حیسەی سلەیمانی و بەغا یەک شانۆیە یان یەکلایی بووەتەوە کە سلێمانی حیسەیەکی هەیە و لەبەرەوەی کە میوانداری فستیڤاڵەکەکە و بەغاش لەبەرەوەی کە عاسیمەی عێراقا ئەوانیش کارێکیان هەیە بەڵام دە کارەکەی تر لە ڕێگای هەڵسەنگاندنەوە ئەبێ ئەکرێ بۆ نمونە لە سلێمانی دوو کارێکیش پەسەند کرێت لەبەرەوەی کە ئاستی شانۆیەکە باش بێ و کاتە ئیشی سلێمانی بێ بەستیان بۆ نمونە بەڵێ با بڵێن ئاماژەت بۆ کرد کە ماوەی چەند ڕۆژێک ئەخایانێ و تایە 12 کاری شانۆیی
لە هەموو پارێزگاکانی عێراق بە هاوبەشی نمایش ئەکرێن بەڵام جگەلەوە هیچ کۆڕی ڕەخنەگرتن یاخود وەرکشۆپ یاخود چالاکیەکانی تر چۆنە؟ خۆی ینی کە من وتم ینی ڕۆژ یەکەم افتتاحە و ڕۆژ یەکەمیش ختامیە ڕەنگە ئاماژەکە بۆ جۆرە بڕوات کە ڕۆژ یەکەم و ئەخیر زۆر گرنگیان نییە بەڵام لە ڕاستیا لە هەموو جۆرە فیستیڤالێکە ڕۆژ یەکەم و ڕۆژی ئەخیر بە تایبەتی بۆ ئەو شارەی یان بۆ وڵاتەی میوانداری فیستیڤالەکە یان میێرەجانەکە ئەکا زۆر گرنگە بۆچی چکە ئەمانەوێت لە ڕاستیا بە تایبەتی لە کوردستان و لە سلەیمانی لە ڕۆژ یەکەم و لە ڕۆژی کۆتاییە هەوڵ بدەین هونەری خۆمان تایبەتمەندی خۆمان سروشتی ڕاستەقینەی هونەری خۆمان لە هاوپەرچێ لە میوزیک لە هەموو بوارەکانی تر لە سەما لە ڕۆژ یەکەم و لە ڕۆژی کۆتاییە پێشکەش بکەین و پیشانی هەموو عێراقیەکانی بدەین کە ئێمە چۆن پایتەختی ڕۆشنبیرین ئێمە چۆن شاری داهێنەری ئەدەبین ئایا ئەم لەقەبانە شایستە ئێمەن یان شایستە ئێمە وەکو سلەیمانی وەکو پارێزگای سلەیمانی شایستەی لەم لەقەبانە زیاترین وەکو جەنابیش دامەژە پێکرد بێگومان جگە لە عەرزی شانۆیی و ئەم دوو ڕۆژی یەکەم و ڕۆژی کۆتا با بڵێن نەدەواتیش ئەنجامەدرێت لەسەر کاری شانۆیی و فەلسەفەی شانۆ و دۆخی شانۆ لە ئێستای عێراق و کوردستان و سلەیمانیە. زۆر باشە بۆ ئامادەسازی بۆ چالاکیەکی گەورەی لەم شێوەیە ئێوە ئەبێت چۆن خۆتان ئامادە بکەن بۆ ئەوەی کە بتوانن زۆرترین بینەر بهێنە ناو هۆڵەکانەوە؟ بەڵێ بێگومان ینی لە دوێنێ شەممە وەفدێکی ڕسمی لە باغای پایتەختەوە سەردانی ئێمەیان کرد وعدێتیان کێشا کە بریتی بوون لە بەڕێوەبەری گشتی مەسرح و سینەمای سەر وەزارەتی ڕۆشنبیری بەغا و بەڕێوەبەری بەشی مەسرح و کۆمەڵی خەڵکی تەکنیکی و هونەرمەند سەردانی ئێمەیان کرد و ئێمە دوێنێ تقریبەن بە وردی باسمان لە شێوازی بەڕێوەچوونی میهرجانەکە فیستیڤاڵەکە کرد و باسمان لە هەموو ڕێکارانەش کرد کە ئەبێتە هۆی سەرکەوتنی ئەم فیستیڤاڵە بە جۆرێک کە بە تەواوەتی بتوانین یانی فیستیڤاڵێ بێت کەرنەڤاڵێ بێت کە نمونەی کەم بوو بێت لە هەرێمی کوردستان و لە عێراقا و ئیشی جددیش لەو بارەیەوە کراوە بە جۆرێک کە ئیشە سەرەوە کراوە جەنابی سەرۆکوەزیرانی عێراقیش لێرە ئامادە بێت و خەڵکێکی با بڵین بەرپرس و شارەزا لە بواری شانۆیان لە ناو فیستیڤاڵەیە حزبوریان هەبێت جگە لە هونەرمەندانی هەشتە و نۆزدە محافەزەکەی عێراق. بەڵێ دەستەکانت خۆش بێ. زۆر بەڕێز دکتۆر موحسین ئەدیب بەڕێوەبەری ڕۆشنبیری و هونەری سلێمانی سوپاس دەکەم کە لە ڕێی تەلەفۆنەوە لەگەڵم بووی. سپاس بۆ تۆ.